ئەمە لە سەدام حوسێن و لە کەسی تر قبول نەکراوە ئەمانە چین خۆیان بەچێ دەزانن ئەمانەیەکی ئێستا ڕێگە دەدەن من خۆم بەرپرسی ئەمنی بووم لەم دەبەرە نەمهێشتۆ دژەتیرۆ بەبێ پرسی ئاسایش و پۆلیس نەفەرێکی یاخود سیارێکی بێتە ناو شارەوە تەحەدا دەکەم ئەوە ئاسایش ئەوە پۆلیس ماوەن لەبەرەوەی بە پێی یاسای هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئێستا کۆماندۆ زیاتر دێت ناو شار و شارەکان خەڵک دەستگیرە کاکە بۆیان نییە کۆماندۆ سەر بە هێزی هەفتایەکە سەر بە وەزارەتی پێش ببوورە با تەواوی بکەم با تەواوی بکەم ببوورە ئەمانە بە پێی یاسا من نازانم داواکاریگەشتی چۆن ئەمە قبول دەکا بەڕاستی ئیشی ئاسایش و پۆلیسە کە بێت بە بڕیاری دادۆر خەڵک دەستگیر کاک بافڵ بەرپرسیاریە کەمە جلێکی کۆماندۆی لەبەر کردووە کابرا نە سەربازە نە پلەیەکی ئەسکەری هەیە نە پۆستی هەیە لە حکومەت ڕۆژانە دەچێت لەسەر دەبابە و ڕسم دەگرێ وازانێ ئەمە پلەیستیشنە بەقوڵە بەسە کۆتایی پێات ئەم شارە وای لێ هاتووە خەڵک جلێ بە گۆڕی مام جلالدا ئەوەیە کە زۆر تەسی کردوتە سەر بەڕاستی مام جلال گوناحی چییە خەڵک بچێ جلێ بە گۆڕەکەی مام جلالدا کوڕەکانی وای لێ بکەن چیتر ئەمە قابلی قبولێن لە قوبات و بافڵ قبول ناکرێ بەڕاستی بەم شێوازە وا لەم شارە بکەن جەردەیی دزی بۆ بەرهێنەرتان نەهێش لەم شارە هەمووی ڕای کرد بۆ دوبەی و بۆ بەغدا و بۆ شارەکانی تر پارەکانیان برد جلی پرتەقاڵیتان لەبەر 45 بۆ بەرهێنەر کرد بە ناو لامە ئەگەر باسی ئەو بکەن جەردەیی نەماوە و بەرهێنەر لێرە بە ئارامی و ئاسایشێ نەخێوانیە کە قسەمان نەکردووە گوتمانە بەشکم خۆیان چاکەن بەڵام کە گەیشتە ئەوەی تۆ چاکێکی قوربەسەر لە بەیانی تا ئێوارە لەبەر گەرما لەوێ بوەستێت تۆ بچی سەرسەریەکی کۆماندۆ بچێ فیشەکێک بدێ بە تەپڵی سەریەوە ئەمە قابلی قبول نییە.